سپاسان لێ بێ دەوکاتان باش دیارە ئەم ساکە لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی باران کەم باریوە وشکە ساڵی تا حدێک لە زۆربەی ناوچەکان ڕاگەنجا ئەمە ڕاستەخۆ کاریگەری لەسەر بەرهەمی جوتیاران هەبوو بە تایبەتی دانەوێڵە و گەنم و جۆ بەهۆی ئەم وشکە ساڵی یاخود کەم بارانیەوە ئەم ساڵ وەرزی دروێنە زووتر دەستی پێکرد ینی بۆ نەدەبوو 15 ڕۆژ دواتر دەستی پێکرد ئێستا کاتی جۆ دروێنە بوو لە ساڵی ڕابردوو بەڵام ئێستا وەرزی دروێنەوەی گەنم دەستی پێکردووە من لە گوندی تاڵەبانی گەورەم ئێرە کە دەکەوێتە سنووری ناحیەی تەختەق تا حدێک لێرە گەنم و دەغڵ باش بوو ینی بەرهەمێکی باشیە بۆ بەڵام بە بەراورد بە ساڵانی ڕابردوو زۆر خراپ بووە چەندین کێڵگەی کشتتوکاڵی هەن لەم شوێنە هەر نەبوونە بەڵام لەم گوندەکە تا حدێ باشتر من جوتیارەکەم لایە وازم ئێستا دەستیان پێکردووە نمونەیە گەنمێکت لایە تو جوتیارێکی سنوورەکەی ئەم ساڵ بە بەراورد بە ساڵانی ڕابردوو بە شێوەیەکی گشتی بەروبووم چۆنە بەرەمی دانیوەڵە الحەمدولله سوپاس بۆ خوا لە چاو وشکە ساڵێکە تقریبا گوندی ئێمە باشترە گەرمەکە تاڕادەیەک جوانە بەڵام باشەکەی ئەم ساڵ هێشتا خراپ لە چاو چەند ساڵە هەرێ باشەکەی ئەم ساڵ هەرچەندە لەو سنوورە لەوانەیە لە زۆر گوندەکانی تر باشتر بێ ڕێژەیەشی زۆربەی زۆری دەغڵەکان دەدورێتەوە بەڵام هیچ جوتیارێک بە دەگمەن جوتیار وەکو ئیسفادە دەخا ئەوە حقیقەت و ڕاستەکەی هێشتا دەغریش هەیە نادورێتەوە هێشتا پارچە هەیە خراپ و نادورێتەوە گەنمە دەتوانێت بکەێت بە ئاردەکەی چۆنە بێ نانەکەی چۆن درست ئەو گەنمە حەسب سپۆڕی ئاردنی بەڵام پرسیارمان کردووە بۆ ئارد دەبێ بەڵام باش نییە وەکو کابانەکانی کورد دەڵێن لێی نایە تر زەعیفە هەشتا گەنمە جوانترە لە زۆر گەرمیش بەڵام زەعیفە و سار گەرم بە شوێژی گشتی بێ پێزە وشکە ساڵی بۆ ماش جوتیاران ژمارەیەکەیە کە دەڵێ یەک و ئەوەندە بڕیوێتی ئەم ساڵ ئامارەکەت لا ینی چەند بڕیوێتی لەم کێڵگەی وڵی ئەو ئامارە وەکو دقیقی لەوانەیە کاروان باشتر بزانانی بەس لێرە لەوانەیە یەک بە دووی بڕوی ئەو باشیش بوو ساڵانی تر تقریبا من لەوانەیە 600 کیلۆم تۆ کردبێ ئەمە ئێستاوە ناو دەڕاستەکەیە ساقەکە دەڵێ لەوانەیە 2 تەنی کردبێ تقریبا دەکا یەک بە سێ عەفوم کە یەک بە سێ شتێک زیاتر ساڵانی ڕابردوو شوێن دەیزانی باش بوو یەک بە 10 لەوانەیە یەک بە 11 12 تر باش بوو ساڵانی باش سەتانەوە بەرهەمەکە کەمی کردووە بەتەکید زۆر پێم وتی زۆر کەم جوتیار هەیە مەسرەفەکەی خۆی بۆ دەربکاتەوە ئەوەی بووە بە بەرەکەتی خوای گەورە بۆ بەڕاستی دێنە بارانەکەی ئەم ساڵ ئێزگار کەمەوە بە نسبەت ئەو عەردە لەگە عەردەکانی سەروتر لە بۆی تەختام عەردە زیاتر توێنی دەبێت چۆ شوێنەکەی لێشە و تۆزێک سۆرکە بەڵام ئەوەی بووە بە بەرەکەتی خوا بووە ئەگەر نام بارانەکە ئێزگار کەم بوو ماشەڵڵا دەستان خۆش بێ زۆر سوپاس ئەم ساڵ لەبەرەوەی لە هەموو عێراقیان هەموو ناوچەکە بە شێوەی گشتی دەغڵودان بڕێکی کەم دەبڕێت نرخی دەڕاستەدا نەبەزیوە دەڵێن لە باش و ناوەڕاستیش دەڕاستە هاتووە تێرە این دەڕاستەکان زۆرن وڵی تر ئەوە حەسەب ئەوەی گوندی خۆمانەوە کاروان بۆ نازانم دەڕاستەکە هاتێ لا ئێمە هەر ئەوە ساعتی بەچەند بۆتانە دیاری کراوم ساڵ کاروان هەتا ئێستا دیاری نەکرا چەند ساڵش پار 6,000 کەمتر دەبێت 6,000 وڵی ئەوە نازانم ئەوان دەزانم بلوان هەمان مەسرفیان لەسەر حەقەتەن با غەدریان لێ نەکەی هەمان سوڕانەوە لێ هەمان گازە هەمان شتوکال هاوکاری جوتیار هاوکاریان بکەوە دەستیان خۆش بێ شتێکی باشە ئەو کار ناسارەوان دەبێت بە غەسب کەمیکەنەوە ئەگەر ناوان هیچ گوناح غەدریان هێ بکەیت من دەبێ ئەو گەرمێکە دووریانەوە دیارە لێسادا بەتاڵ یەکەن دەیخەنە ناو ئەو ئامێرە کشتتوکاڵی ئەم تەنێکترە وەک جوتیارەکان باسییان کرد ئەم کێڵگە تا حدێ باشە لە چاو کێڵگەکانی تر ناوچەکانی تر تا حدێک بارانی مسۆگەر ئەم ناوچەی گرتوتەوە بەڵام بە شێوەیەکی گشتی هەم لە سنووری تەختە و قەزای کۆی بە شێوەی گشتیوە هەرێمی کوردستان ئەم ساڵ ڕێژەیەکی ئەجگار زۆر باران بە شێوەی زۆر کەم باریوە ئەمەش کاریگەری